سڵاو خۆشەویستان لە یاریێکی تری خولی نایابی ڕانیا لەگەڵتانین یاری ژێوار و پێشمەرگە. ئەنجامی یاریەکە 0-0 نزیکەی 4 خولەک گێمی یەکەمی یاریەکە دەستی پێ کردووە. تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگەیە.
هێر تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار ئارام بەرەو پێشدەڕوا هێرشێک بۆ ژێوار بەڵام بەرگریکارانی تیپی پێشمەرگە تۆپەکەیان کۆنتڕۆڵ کرد دووبارە تۆپ گەڕایەوە لای یاریزانانی ژێوار مەلاهێدی تۆپ ئەژی جوان بام هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار دووبارە لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار هێرشێک بۆ یاریزانانی پێشمەرگە بەڵام ئارام لە هێڵی بەرگری ژێوار تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد و هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە تۆپەکە کۆنتڕۆڵ کرا هێرشێک بۆ پێشمەرگە بەڵام سابیر گۆڵپارێزی ژێوار تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد سابیر حاجی هەڵدانی لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە لێدانی گۆشە لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە لێدانی گۆشە جێبەجێ دەکرێت لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە
عبدوڵڵا تۆپێک بۆ مەلاهێدی هەڵدانێک بەڵام گۆڵ پارێزی دیبی پێشمەرگا تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد. ئەنجامی یاریەکە 0-0. هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار. فەرەیدون تۆپی لایە بۆ جێگر هێرشێک بەڵام نەیتوانین تۆپەکە کۆنتڕۆڵ بکە. تۆپ لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. هەڵدانی لا لە بەرژەوەندی ژێوار. مەلاهێدی جێبەجێ دەکا. وەزگار بەڵام دووربووی یاریزانێک لەو شوێنە نەبوو. گۆڵ پارێزتوانی تۆپەکە کۆنتڕۆڵ بکە. ئارام بۆ مامۆستا هەوزان تۆپەکەی دوورخستەوە. ئازاد بۆ عەبدوڵڵا تۆپ لە بەرژەوەندی یاریزانی ژێوار. هێرشێک بۆ پێشمەرگە. سابیر تۆپەکەی کۆنتڕۆڵ کرد. سابیر حاجی ئەنجامی یاریەکە 0-0.
فاول لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. خۆشەویستی کاک مەڵبەند دەستی تۆش خۆش. ئەنجامی یاری 0-0 وەک دەبینین یاریزانێک لە ساعت کەوتووە لە هیوای سەلامەتی بۆ کاک ڕزگار یاریزانی تیپی وەرشیز ژێوار. هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. ئارام تۆپەکەی گواستەوە عەبدوڵڵا، بەڵام ناوبژیوان ئاماژەی بە هەبوونی فاوڵ کرد. گۆڵی یەکەم بۆ یاریزانانی پێشمەرگە. پێشمەرگە گۆڵی یەکەمی تۆمار کرد بە هەڵەی گۆڵپارێزی تیپی ژێوار. گۆڵی یەکەم بۆ پێشمەرگە. صابر خطأ ما مستوى صابر گۆڵی یەکەم بۆ پێشمەرگە بە هەڵەی سابر حاجی گۆڵپارێزی تیپی ژێوار. هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە.
ناو بژیوان ئاماژەی بە تایم ئاوت کرد ئیسراحەت بەهۆی گەرماوە. خۆشەویستی کاکی وەجیان دەستی ئێوەش خۆش. یەک خولەک ئیسراحەت بەهۆی گەرما نابژیوان خولەکێک ئیسراحەتی بە یاریزانانی هەردوولادا. هەڵدانی لا لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگە. هەڵدانی لا لە بەرژەوەندی ژێوار خۆب لە بەرلاخی ڕزگار بۆ فەرەیدون بۆ دەرەوەی یاریگا. هەڵدانی لا لە بەرژەوەندی پێشمەرگە یاریزانانی پێشمەرگە هەڵدانەکە جێبەجێ دەکەن. مەلاهێدی بۆ جێگر بۆ فەرەیدون بۆ پێشەوە ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگەکانی مەلا ڕێباس. ئەنجام 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. هێرشێک بۆ پێشمەرگە بەڵام تۆ لە بەرژەوەندی فەرەیدون بۆ مەلاهێدی ناوبژیوان ئاماژە بە هەبوونی فاوڵ دەکات لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە.
باز دەستی تۆش خۆش بێکا کامەرە خۆشەویستی برا ئارام 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 بۆ جێگر جێگر بۆ جێگر بە هیوای سەلامەتی بۆ یاریزانەی پێشمەرگە هەڵدانەیەک بۆ بەڵام هەلێکی ئاسانی لەدەستدا مەلاهێدی لە تیپی وەرشی ژێوار هێرشێک بەڵام بەرگری کاری پێشمەرگە تۆپەکەی دوورخستەوە هەڵدانی لا لە بەرژەوەندی ژێوار فەرەیدون هەڵدانەکە جێبەجێ دەکات بگورێن ئارام جێبەجێ دەکات ئارام بۆ ڕزگار ڕزگار تۆپێک بۆ ناو خانەی گۆڵ بەڵام گۆڵ پارێز توانی تۆپەکە کۆنتڕۆڵ بکە ئەنجامی یاری 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە هەڵدانی لا لە بەرژەوەندی ژێوار تۆپ لە بەرلاقی ڕزگار ڕزگار تۆپەکی درێژ عەبدوڵڵا تۆپ لە بەرژەوەندی یاریزان عەبدوڵڵا فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار فاوڵەکە جێگر جێبەجێ دەکا پێدانێک بۆ ناو گۆڵ بەڵام گۆڵ پارێز توانی تۆپەکە کۆنتڕۆڵ بکە گۆڵ پارێزی تیمی وەرشی پێشمەرگە تۆپێک بۆ پێشەوە
بەرژەوەندی مامۆستا وەزان تۆپەکەی گواستەوە. فاوڵ لە بەرژەوەندی یاریزانانی ژێوار. مامۆستا هۆزان فاوڵەکە جێبەجێ دەکات. هەڵدانی لا لە بەرژەوەندی ژێوار. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. کارتێکی زرد زانین بە ڕووی کە ئەم یاریزاندا بەرز دەکرێتەوە. پێم وابێ بە ڕووی یاریزانی ژێوار جێگر. کارتێکی زرد
بە هیوای سەلامەتی بۆ ئەو یاریزانەی پێشمەرگە. ئەنجامی یاری 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگە. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. پێشمەرگە 1 گۆڵ، ژێوار 0. ئەگە لێ بە يلا 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 ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی تیبی وەرشی پێشمەرگە. کاک باڵا هەردوو تیپەکە هی ناوڕانیان.
ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگە. کاک سەفین 1-0 لە بەرژەوەندی پێشمەرگە. تیپی وەرشی پێشمەرگە 1، تیپی وەرشی ژێوار 0.
ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە. گێمی یەکەم کۆتایی هات بە ئەنجامی 1-0 لە بەرژەوەندی تیپی وەرشی پێشمەرگە. تیپی وەرشی پێشمەرگە 1، تیپی وەرشی ژێوار 0. گێمی یەکەم کۆتایی هات بە ئەنجامی 1-0 لە بەرژەوەندی یاریزانانی پێشمەرگە.